بەڵێ ئێستا پێسەر ئاماژەم پێ کرد یەک دوو بەرهەمی نوێم بەدەستەوە ئینشەڵڵا بە هیواوی کە عاشقانی دەنگی شیروان گوێبیستی بن و بینەری من. بەرهەمەکان چی پێم خۆشە لە 1964 و ئاماژەی پێبەی؟ من بەرهەمەکانم یەکیان لە ڕیتمێکی شادەیشان سلۆیە ئینشەڵڵا ئیبینن. ڕیتمە شادەکە چییە؟ گوێمان لێی جەبێ ئێستا؟ ئێستا نە. هیچ؟ نە. ئەی تەندروستی و چۆنە؟ سپاس بۆ خوای گەورە من باشم. لە کوردستان من باشم. بۆ؟ وەڵڵی لەگەڵ دۆست و خۆشەویستانم و تەنها گرفتی من ئەوەیە کە لێرەوە ئەتوانمەوە بڵێم کە تەنها لێرە کێشەی منەوەی کە بیری مناڵەکان مەکەم سڵاو ڕێز و خۆشەویستیم هەیە بۆیان من لێرە لەگەڵ دۆست و خۆشەویست و دایک و باوک و برا و کەس و کارە کۆبوومەتەوە غەریباتی بۆ من نابێت چکە من خاوەن دڵیشی پاکم ڕێزم هەیە بمبورم بۆ خەڵکانێکەوە قسێ بکەم ئەوە بۆ من نابێ بێڕەحم نیم.